بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على شفيعنا محمد رسول الله صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. براني برز خوشويستم أور لبابة علم أصول فقه ديارة دەست پێ دەکەین لە بەشی دووەمینی حکمی بابەتەکانی حکم. ئێمە گوتمان ئەحکامی شەرعی چار بەشە، بەشیشان حکمە، بەشیشان حاکمە، بەشیشان محکوم فیهیە، بەشیشانیش محکوم عەلەیهیە. بەشی حکمەکە دیارە دەبتە دوو بەشیشان حکمی تەکلیفی پێی دەگوترێ کە دەبتە چار جۆرەویش: واجبمان هەیە، سونەتمان هەیە، مباحمان هەیە، حەراممان هەیە، مەکروهمان هەیە. بەشی دووەمی لە بەشەکانی حکم پێی دەگوترێ الحکم الوضعی. وشەی وضع یعنی لە دانان دانرا وضع عندنا وضع فلان هذا الشيء، فلان کەسە ئەو شتەی دانا. جا ئەو شتانە کە مادام ناوی دانانە، دانانیان دانراو یان لەلایەنی شارعەوەیە، ئەوە دەسەڵاتی ئینسانی لەگەڵ دانیە، ئەوە خوای پەروەردگار خۆی ئەو شتەی دانایە خود بە ڕێگای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. زاری واش دەبی دانانی ئەو شتەیە لەلایەن مکەلەفی خۆیەتی، یعنی ئێمە خۆمان دادەنین. زە ئەو دانانە لە ئەسڵەوە بۆ چ دانرایە؟ ئەو بەشانەی حکمی وەضعی بۆ دانرایە؟ لە ئەسڵەوە بەڕێزان دانراوە بۆ تەواوکردنی بەشی حکمی تەکلیفی، کەواتە ئەسڵ لە حکمە تەکلیفیەکانە. یعنی توار کارێک ئەنجام بدەی، ئەو کاریان واجبە یان مەندوبە یان مباحە یان حەرامە یان مەکروهە. بەڵام تا ئەو پێنج بەشایەنێک لەو پێنج بەشانە ئێمە جێبەجێ بکەین، ئەوە ئێمە شتێکی دیمانەیە پێی دەگوترێ حکمی وەضعی. جا ئەو حکمە وەضعیە ئەویش دەبتە سێ بەش بە کورتی: هۆکار، سەبەب، مەرج، شەرت یاخود مانع. ئەو سێ شتەمان هەیە کەوابی ئێمە مەسەلەن بۆ نمونە حکمەکمان هەیە، بابەتێکمان هەیە، ئەو بابەتە هەتا هۆکارەکانی لێ نێتەدی ئەتو ناتوانی مەسەل ئەو بابەتەی جێبەجێ بکەی، یان هەتا مەرجەکانی لێ نێتەدی تو ناتوانی جێبەجێ بکەی. جاری وا دەبی هۆکارەکەشی لێ هاتیدەدی، مەرجەکانیشی لێ هاتیدەدی، بەڵام تەمەشا دەکەین بربەستێک دروست دەبی، مانەعەک دروست دەبی، دەبتە هۆی ئەوەی کەوا تو نەتوانی ئەو حکمەی جێبەجێ بکەی. جا ئەو هۆکارە یان ئەو مەرجە یاخود ئەو مانەعە هەندێکیان لە دەسەڵاتی ئێمە نیە، وەکو باسم گوشارع دایناوە، هەندێکیانیش لە دەسەڵاتی ئێمەیە. طبعاً ئەوەی لە دەسەڵاتی ئێمەیە ئێمە خۆمان دەتوانین گۆڕانکایی بەسەردابینین، بەڵام ئەوەی لە دەسەڵاتی خۆی پەروەردیگارە ئەوە کەس ناتوانی گۆڕانکایی بەسەردابینی. ئینشاءڵڵا دوای ئەوە کە بەشەکان باز دەکەین ئەوەمان لە بۆ دەردەکەوێت. جا بینە سەر بەشی یەکەمین لە بەشەکانی حکمی وەضعی پێی دەگوترێ هۆکار. طبعاً سەبەب چییە؟ لە ڕووی معناوە یعنی حەبل یاخود هو ما يتوصل به إلى غيره. داوەک، پەتەک، ئەوە پێی دەگوترێت سەبەب. لۆ دەدرێت سەبەب تو عادەتەن مەسەل داوەک یان حەبلەک شتێک بە شتێک دەبەسیەوە لایەکەیتە ڕادەکێشی، کەواتە بەهۆی ئەو حەبلەت و ئەو شتەیە دەڕاکێشە. کەواتە هۆکار چییە؟ هۆکار ئەو شتەیە کە بەهۆی ئەو ئێمە دەگەین بەوەی کەوا مەبەستمانە. ئەوە لە ڕووی لوغەویەوە. ئەدی لە ڕووی ئیستیلاحیەوە دەڵێ هو ما جعله الشرع معرفا لحكم شرعي بحيث يوجد هذا الحكم عند وجوده وينعدم عند عدمه. للرؤية الاصطلاحية وهوكار يعني سبب سيا هو ما جعله الشرع، كواتا شارع دايناوا بوتي دايناوا بو ناسيني حكم شرعي، واتا هركاتك او شتبو حكم شرعية كش دبيت، نبو حكم شرعية كش نابت. بو نمنا كالزنا لوجوب الحد، كي اما حدي زنا جيب زيدكين دبي هوكاركي بيتدي، اي هوكاركي شيتيا خدي زناكيا، كواتاق الزنا كنبو حدكش زيبزي ناكري. والشهود شهري الرمضان لوجوب الصيام، بقين بمانجر رمضان او كاتي امدلين رجو لسرمان واجبو، كواتا اگر واتو مانجر رمضان نهات او رجو او كات واجب نابي. زاراوە کەیە زۆر جاران لەگەڵ هۆکار بەکارتێ؟ ئایا جیاوازی لە ڕووی ئوسولیەوە ئەو زاراوە چییە لەگەڵ هۆکار؟ پێی دەگوترێ عیلە. ئایا عیلە چییە؟ سەبەب چییە؟ طبعاً عولەما علمی ئوسولی فقه هەندێکیان دەڵێن هەر نەفسی شتە، هەر وەکو بڵێن مرادفیەکە، هەندێکیان دەڵێن نەخێر جیاوازیەیە. ئەلمیم ئەو ڕەیە ڕاجحەکە بە کورتی ئەوەیە
هەر کاتێک ئەگەر باس کرا لە هۆکارێک ئەو هۆکارە زانیمان حیکمەتەکەی چییە پێی دەگوترێ عیلە ئەگەر نەمەزانی حیکمەتەکەی چییە بەس پێی دەگوترێت سەبەب چۆن مەسەل ئێستا یەک پێت دەلێت سەفەرکردن گەشتکردن هۆکارە بۆ قەسر و جەمع نەخۆشی هۆکارە مەسەل بۆ قەسر و جەمع پرسیارگە لە خۆمان بکەین دەڵێن باشە شارع بۆ ئەو هۆکارەی دانایە بۆ ئەو حکمەیە هەموو لایەکمان لەوانەیە بڵێن وەڵی لەبەرەوە لە سەفەر ناخۆشی ناڕەحەتی هەیە یان ناخۆشی ناڕەحەتە مەشەقەتە پێویست بە هاسانکاری هەیە کەواتە لێرە دەڵێن سەفەر هۆکارە بۆ چێ بۆ بەڕۆژی نەبوون یان بۆ قەسر و جەمع عیلەتەکەی چییە حیکمەتەکەی چییە دەڵێن مەشەقەتە بەڵام کاتێک دەڵێن هاتنی مانجە ڕەمەزان هۆکارە بۆ بەڕۆژوبوون یەک پرسیارت لێ بکە بڵێ عیلەتەکەی چییە حیکمەتەکەی چییە دەڵێن وەڵی نازانین ئەوە خۆی گەورە دایناوە خۆ دەکرا بیگوت بە مانجە ڕەزەب یەک مانگ کامل بەڕۆژوو بن یا مانجی مەسەل شەعبان یا شەواڵ ئێمە نازانین خۆی گەورە بۆ مانجە ڕەمەزانی داناوە جا ئەو شتێکەوە هۆکارەکە عیلەتەکەی لێ دیارە هەم پێی دەگوترێ هۆکار هەم پێی دەگوترێ عیلە ئەوەی کەوا هۆکارەکەی دیار نییە یان حیکمەتەکەی لێ دیار نییە ئەو بەتەنیا پێی دەگوترێ سەبەب نە ئەوە حیکمەتی بەڕۆژوبوونەکەیە ئەمە دەڵێن حیکمەت لە بەڕۆژوبوون لەو مانگە یان هاتنی ئەو مانگە بەڵام کاتێکەوە ئێمە دەڵێن لەعەلەکم تەتەقون یعنی حیکمەت لە خودی بەڕۆژوبوونەکە چییە بەڵام ئایا خۆی گەورە بۆ مانجە ڕەمەزانی داناوە بۆ مانجی شەوالی دانەنایە بۆ بەڕۆژوبوون ئێمە نازانین دەڵێن ئەوە خۆی پەروەردیار ئەوەی داناوە هاتنی مانجە ڕەمەزان ببێت بە هۆکار بۆەوە بەڕۆژوو ببین هەروە لە هاتنی مانگەکانی حاج ئەوانە هەمووی هۆکارەکانی دیار نی یان ئاوابوونی ڕۆژ بۆ ئەوە نوێژی مەغریب واجب ببی بەڕۆژوو بین ئەوانە هۆکارن بەڵام حیکمەتەکەی دیار نییە حیکمەتەکەشی دیار نەبوو بەتەنیا ناوی هۆکارە حیکمەتەکەی دیار بوو پێی دەگوترێ هۆکار و عیلە بینە سەر بەشی دووەمین پێی دەگوترێ مەرج مەرج معنای چییە لە زبانی عەرەبی معناه العلامە البارزە نیشانەشی دیارکراو نیشانەشی دیاربی ئەوە پێی دەگوترێ مەرج ئەدی لە ڕووی ئیستیلاحیەوە هو ما يتوقف وجود الشيء على وجوده وكان خارجا عن حقيقته ولا يلزم من وجوده وجود الشيء دلت هوكا مرز أو شتيا ما يتوقف وجود الشيء على وجوده بوني شد راوستاوى لسر بوني أو شتيا يعني تدري لما يشتك بيت بين معارة ئەو شتەیە نایەتەدی نایەتە ئارە هەتا وەکو زیاتر ئەو شتەی لێ نێتەدی یعنی ئەو شتەیەش وجودی نەبی طبعا ئەگەر بین تەمەشا ئەو پێناسەی بکەین ئەو بەشە ڕێک وەکو هۆکار وایە هۆکاری جوا بوو ئەگەر هۆکار نێتەدی شتەکەش نایەتەدی لێرەش ڕێک مەرجی شوایە دەڵێ ئەگەر ئەو نەبوو ئەویش نایەتەدی بەڵام ئێستا وردە لە مەرجەکە لە هۆکارەکە زیادە بتەوە وكان خارجا عن حقيقته طبعا مرجيش لدروي بابلين سيا خودي اشتكيا لنا اشتكي دانية او اشتكي لسر او رادوستي مرز لدروي اوي كوا زيادة كاتوا ليرا لبناسكا سلبو ما زيادة كريتا ولو كاردا فرمي ولا يلزم من وجوده وجود الشيء ولكن يلزم من عدمه عدم ذلك الشيء ئەوە لەو بەشەیە کەمەکە لە هۆکار جیابۆ بەڕێزان ئەویش چییە دەفەرمێ ولا يلزم من وجوده وجود الشيء ئەوە مەرج نییە ئەگەر مەرج هاتە دی حکمەکە یان شتەکەش بێتە دی بەڵام لە هۆکار وانە بوو هۆکار هەر کاتێک هۆکار بات بادی ئیلا دەبێ حکمەکەش بات بادی بەڵام لە مەرج وانە مەرج جاری وا دەبی مەرجەکە تێتە دی بەڵام هۆکارەکە جێبەجێ ناکرێت جێبەجێ شینەکەی کێشەمان نییە نمونە بینین مەسەل نمونەی هۆکارمانینە ئایا ئەگەر مانجە ڕەمەزان هات دەکرێمە بە ڕۆژی نەبین نەخێر ئیلا مانعەکە بی ڕوخسەتەکە بی کەواتە یەلزەم من وجوده وجود الشيء ئەدیێ مەرج دەلێ ولا يلزم من وجوده وجود الشيء
يعني لازم ناکات ئەگەر ئەو شتەیە بوو ئیلا شتەکەش بێتە دی. بۆ نمونە ئێستا دەستنوێژ، ئایا واجبە تو کە دەستنوێژستان ئیلا نوێژ بکەی؟ نەخێر واجب نییە، بەڵام ولكن يلزم من عدم ذلك الشيء، بەڵام بەبێ بوونی ئەو شتەکەی تر نابی هەبی. یعنی ناکرێ ئەتو نوێژ بکەی دەستنوێژت نەبی، بەڵام دەکرێت دەستنوێژت هەبی نوێژێ نەکەی. بەڵام لە هۆکار وانە، هۆکار نابی ئیلا کە هۆکارەکاتە دی دەبی ئیلا حکومەکەش بێتە دی. دەکرێت بچێژن مارەکردن شایەت هەبی و ژنەکەی مارە نەکەن، شاهد مەرجە لە بۆ ژن مارەکردن، بەڵام دەکرێت هەبی و ژنەکەش مارە نەکرێت. گەلە جاروا بۆ شایدیشە بۆ وەلی ئەمریشە بۆ پێک نهاتینە مارە نەکرایە، بەڵام ناکرێت ژنەکەی مارەکەی شاهد نەبی. تەماشاکەن ئەوە دقیقە. ئەدیلۆ ئەو شەی باس کرد وەکانە خارجا عن حقیقەته، بەو شێش بەڕێزان بەو ڕستەیە مەرز لە ڕکن زیادە کرێتەوە. ڕکن لە ناو عیبادەتە، مەرز لە دەرەوەی عیبادەت و شتەکەیە، ئەوە لێشیان زیادە کاتەوە. بەڵام ئێستا ڕکن، ئێستا فاتیحە ڕکنە لە ناو نوێژە، تەماشا دەکەین وانە سوزدە ڕکنە لە ناو نوێژە، بەڵام دەستنوێژ مەرجە لە بۆ چێ؟ لە بۆ نوێژ، بەڵام لە دەرەوەی نوێژە. کەوابی ئێمە مەرج و ڕکنی بە چلێک زیادەکەینەوە، مەرز لە دەرەوەی شتەکەیە، ڕکن لە ناو شتەکەیە. مەرج و هۆکاری بە چلێک زیادەکەینەوە، هۆکارەگە هاتە دی نابی حکومەکە نێتە دی، بەڵام لە مەرز دەکرێت بێتە دی و حکومەکە نێتە دی. وردە ئەلمی بەو شتانە ئەمە لێشیان زیادەکەینەوە. کەوابی گوتمان الفرق بين السبب والشرط من التعريفين يظهر لنا الفرق بين السبب والشرط. لا هردو بيناسا زياوازي كما لبو درد كويت، فإن وجود السبب يستلزم وجود المسبب، يعني مسبب أو واضحة إلا لمانعين، إلا مگر مانعك هبي. أجرنا هركاتك هو كارات دي دبي مسبب يعني المسبب كش حكمكش بيت دي. أما الشرط فلا يلزم من وجوده وجود المشروط فيه، بلا مرزوانية دكريت مرزكا هبي بلا مشروطك نيتدي، يعني حكمك نيتدي. سن زور الشرط معناها وكباس ما كل سرتا ودو زور الشرط معناها شرطك معناها بيدا قتري الشرط الشرعي. شرط شرعي تيا هو ما كان مصدر اشتراطي الشارع كبلوغ الصغير سن الرشد لتسليم المال إليه والوضوء للصلاة. مرزي شرعي أوي برزان سرساوي مرزك للان شيء للان شرعية للان خواي پروردگارا ياخد للان پیغمبر عليه الصلاة والسلام بوحي خواي پروردگار بو أو وكبون من دال هتا بالغ نبي إما ولي أمر باركي تسليم ناكا هتا دزيون جد نبي نيوج نبي بكي أو مرزانة شي داينايا شارع داينايا. بشي دوامين لمرز بلوتا الشرط الجعلي هو ما كان مصدر اشتراطه إرادة المكلف أو زاري سرساوي مرزكا تبي شارع نبي إنسان خوي بخوي بي، كشروط الواقف وشروط الزوج لإيقاع الطلاق على زوجته، وشرط أحد العاقدين في البيع عن الآخر ما لم يكن مخالفا للشرع. طبعا شرطي زعلي أو خوما لنوا خوما دادنين من أو سارد ليدك الرب بو مرزي دعم نبي قلب نبو بيو سبغي نبي أو سيدا ليدك الرب بو مرزي آوز بي شيري هبي أو أنا بيدا قتريت سي مرزي زعلي. طبعا مرزي زعلي سرساوي داناني كي شيء خوبانين بمرزك أجر وهاتو مخالف الشرع نبي، بلام أجر مخالف بنبي لبروي بينصن فرمي المؤمنون عند شروطهم إلا شرطا أحل حراما أو حرم حلالا. إيمان داران لنيوان خوان بابند بن بمرزكاني كنيوان خوان داناوا إلا أو مرزانا نبي أجر حرام حلال بكا يعني حلال حرام بكا أو قصد مرزج بي مرزكان هم باطلة أو إشي بيناكاين. زانان دربارەی مەرجەکان چ دەڵێن؟ دەربارەی دانانی مەرجی جەعلی بەڕێزان دوو مەزهەبمان هەیە، دوو ڕامان هەیە. ڕایەکمان هەیە زۆر توندە لە دانانی مەرج، دەڵێ هەر مەرجێک ئەگەر مخالەفەی شەرع بی ئەگە حتا بەخۆی ئینسانیش تەنازول کە لە بۆی ئەوە نابی.
بەشێکی دیکە دەڵێن نا مەرج ئەگەر وات و خۆت دادناوە با شەرعیش مەسەل ئەو مەجالەی دابێت و بەڵام ئەتۆ ئەگەر خۆت وەکو مافی خۆت تەنازولت کرد لەو مافەی خۆت ئەوە جائیزە کەواتە بەشی یەکەمین پێیان دەگوترێ المضيقون بەشی دووەمیش الموسعون ڕای کامیان زۆرتر وەکو بڵێن پەسنترە زانایان دەڵێن ئەگەر بۆ خەڵک ڕای موسعونەکە باشترە چکە بەڕاستی تا ڕادەیەک ئەگەر ئەوەندە تەسک بکەینەوە بڵێن هیچ مەرجێک نابین گۆ لە نێوان خۆتان دابنێن ویان تەنازول لەو شتەی بکەی کە شەرع مافی بەتودایە ئەوە مە مەجالی بەتایبەتی معاملات و شت زۆر تەسک دەکەینەوە بەڵام ئەگەر بەڕێگای موسیعونەکە بی تا ڕادەیەک باشە مەسەڵەن هەندە نمونەی بەسیط بینینەوە لەسەر ئەو بابەتانە طبعا ئەوانەی وەکو زاهیریەکان و لەگەڵ زاهیریەکان ئەوانە توندن ئەوانە دەڵێن نابی حیس مەرجێک تەواو ئەنی ئێستا مەسەل زۆر بابەت هەیە لە نێوان خۆمان مەسەلە دیدین خاصن لە قەزەی نیکاح و تەلاق و ئەو جۆرە بابەتانە مەسەل لەسەر نەفەقە لەسەر پیاوی واجبە دەلێ دەکرێت بە مەرج دابنێ مەسەل ژنەکە بڵێ نەفەقەی خۆمان بۆ خۆم دەشێشم مەسەل یەک لە مافەکانی خوای گەورە بە پیاوی دانایە فرە ژنیە دەکرێت ئەو ژنە بڵێ دەکەمە مەرج ژنم بەسەردانەینی ئەوە هەموو شتە ینی خۆی بەخۆی دایمان ئوسول بەڕێزان کە گوتمان ئەوە قاعیدەی ئوسولیە ئەو عولەمانە دەڵێن تەسکە لە مەجالی شەرت ئەوە لێرە هەموو ڕەنگ دەداتەوە ئەوەی دەلێ فرەوانە لە مەجالی مەرجدانان أو فرمودي لكاتب بلغو دليل المؤمنون عند شروطهم وأوفوا بالعهد إن العهد كان مسؤولا خود تنازل كرد لو ما في خود ما دام خود تنازل كرد تو أجر واد نقول تبايع من لوانية أو شم ندكرد بينقام لو بابتين داويش بو واد كرد زا أول إيرا زانان دلين ما دام ما فك الشرع بخوي دايا بتوي دايا خود تنازل لكي مانعني أو موسع كان ئەوانەی نەخێر تەسکن دەڵێن ئەسڵەن نابی ئەو زۆرە مەرجانە هەردا بنرێ لە ئەسڵەوە لۆ چونکە ئەتۆ دەستکاری شتێک دەکەیتەوە خوای پەروەردیگار وای دانەنایە ئەوانی دیش دەڵێن ڕاستە خوای گەورە وای دانەنایە بەڵام وەکو مافەکە بەمنیدایە وەکو حەقەکە بەمنیدایە من تەنازول لەو حەقەی خۆم دەکەم لە بۆ بەرامبەرەکە خۆم بەخۆم تەنازول دەکەم لەبەرەوە ئەمنە و مەرجەم قبولە ئەلمیم ئەو بابەتە وایە ینی دەربارەی مەرجدانان ئەو شتانە گۆڕانکایی بەسەرداتێ لە ڕووی فقیەوە بەپێی ئەوەی ئایا لەسا ڕای یەکەمینین ئەوانەی کە دەڵێن نەخێر شتێک شەرع کوی داینایە دەبی بەو شێوازەبی حتا مافی توش بینابی تەنازول لێ بکەی یان بەڕێگای ئەوانەی کە بابلێن فرەوان دەکەن مەرجەکان و مەجال زیاتر دەدەن بەتایبەتی متأخیری حەمبەلیەکان زۆر لەگەڵ مەرجی فرەوانن و لەسەرەوەی هەمویان ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێت بين سربشي سيم وكوتاي لبشكاني حكمي وضعي بي لقوتري المانع مانع برزان شارع شتقنية بخوي داينا ببلي أو مانعي بكا وانية نشارع داينا نا إنسانيش بخو دبيت أو شتي بكا شتقل سر خوي منعك بلام أجر وهات وشارع دلي أو بربستا هات أجر هات بەڵام ئەمن نەمگوتیە بڕۆ بیکە هەندە زاران هەر بەخۆیتێ بەڵام دامنایە هەر کاتێک هات ئەو دەبتە مەنع یعنی کاتە مەنعی ئەو شتێت لۆ دەکات تەماشاکە هو ما رتب الشارع على وجود عدم وجود الحكم شارع ئەوەی دانایە هەر کاتێک هاتە دی حکمەکە نایەتە دی مەسەل بۆ نمونە الحەیض المانع للچێ مەسەل للصلاة للصيام وهنیە ئافرەت مەسەل دەکەوتە ناو عادەی شاری تەماشا دەکەین ئەو ئافرەتە هەموو هۆکارەکانی لێ تێدەدی بۆ بەر ڕۆژبوون مانجە ڕەمەزان هات بالیغەیە وانە نەخۆش نییە هەموو مەرزیشی لێ هاتەدی کات دەبی بە ڕۆژی بی بەڵام سووری مانگانەی بینی ئەوە بوو مانعک جا بەڕێزان هەندە زار ئەو مانعە ڕاستە و خۆ حکمەکەی ڕادەگری زاری واش دەبی نا هۆکارەکە ڕادەگری چکە مانعمان لە بۆ سەبەبیشەیە مانعمان هەیە لە بۆ مسەبیبیش مەسەل ئێستا نیساب هۆکارە بۆ چێ بۆ زەکات یعنی پارە تا نەگاتە حەدی نیساب نەگاتە 20 مسقال زێر مەسەل ئەگەر بە زێر خەملێنین ئەوە تو نییە ئەو پارەی نابی زەکات لێ بدەیت باش بەڵام هەر کاتێک بوو ئەوە هۆکارەکەاتە دی هەندە جاروا دەبی خودی هۆکارەکە مانعشی لۆ دروست دەبی مەسەل بۆ نمونە ئەو شەخصە قەرزار دەبی لە عینی کاتە بەقەد 20 مسقال زێر نییە بەڵام دەوڵای 50 وەرەقە قەرزارە
ئایا لە لای ڕای ئەو زانانەی دەڵێن قەرز لێ کەم دەکرێتەوە لە پارە. طبعا لای جمهوری عولەمانی حەنەفیەکان و مالیکیەکان و حەمبەلیەکان قەرز هۆکارە بۆ ئەوەی کەوا نیساب کەم کاتەوە. یعنی کەوابی تێی قەرزەکەی کەم دەکەیەوە لا دەبەی لە ئەسڵی مالەکەی خۆت، چکە ئەوان دەڵێن بە حەقیقەتدا توخاوەنی ئەوەندە پارە نی، مادام 50 وەرەقە قەرداری ئەوی ئەو 50 وەرەقەی لێ کەم بکەیەوە. ئینجا ئەگەر وات و پارەکە نەگەیشتە حەدی نیساب کاتی زەکاتت لەسەر نییە، کەواتە دەین قەرزاری بۆ چێ؟ بۆ مانع، بۆ ئەوەی کەوا هۆکارەکەی نەگەینتە ئەو حەدەی تاوەکو ئەتو حکومەکە لەسەر جێبەجێ بکرێ کە دانی زەکاتەکەیە. جا بەو دەینە دەگوترێ مانع بۆ چ؟ بۆ سەبەب. بەڵام بە حەیزەکە دەگوترێ ڕاستەوخۆ مانع بۆ حکومەکە، کا حکومەکە نوێژە، حکومەکە بە ڕۆژبوونە. جا ئەگەر وات بە هەر حاڵ مانعەکە لە بۆ هۆکار دروست بوو یان ڕاستەوخۆ لە حکومەکە دروست بوو، بە هەموو حالەتەکان مانعەکە چ دەکات؟ دەبتە مای ئەوەی کە زیاتر حکومەکەمان لەسەر لابدا. بەڵام وەکو باسم کرد بە ڕێزان، مانع لە خودی خۆیەوە نابتە بەشێک لە حکمی تەکلیف، فليس للشارع قصد في تحصيله ولا في عدم تحصيله. شارع لە دانانی حکمەکە چ مەبەستی ئەوان نەبووە نەبێتە دی نێتە دی، وإنما مقصود الشارع بيان ارتفاع حكم السبب أو بطلان المسبب إذا وجد المانع. بەڵام شارع ئەوەما بڕۆن دەکاتەوە پێمان دەڵێ هەر کاتێک ئەو مانعە ئەو بەربەستە دروست بوو ئەوە لە هۆکارەکەی بی هۆکارەکەی تێک دەدا، لە حکومەکەی بی حکومەکەی تێک دەدا. دەبی ئەوەشمان ئاگا لێبی لەبەرەوە گوتمان مادام شارع مەبەستی نەبووە لە ڕووی شەرعیەوەش نابی تو بە خۆت حەول بدەی بۆ ڕاکردن لە حکمی شەرعی هۆکارەکەی منعی بێخێ پێش. مثل بۆ نمونە لەبەرەوە گوتمان ولا يجوز للمكلف أن يتقصد إيجاد المانع بۆ للتهرب من الأحكام الشرعية، بۆ ئەوەی ڕابکەی لە حکومە شەرعیەکە ئەتو بێی چ بکەی مانعەکە. حتا لەبەرەوە زانایان هەندێک دەڵێن یعنی حتا دەڵێن بەبوون و نەبوون هەر لێی گەڕێ شارع ئەوەی دی کردیە. حتا لەبەر لەساوە ساسانێک لە زانایان دەڵێن تەنانەت هەندێک شت ئەگە مەبەست لە بۆ خواشبی لێی گەڕێ، مەسەل حەب نەخۆ تووشی حەیز نەبی، هەر لێی گەڕێ شارع دای ناوتاوە هاتە دی ئەوە حکمەکە ڕادەگری نهاتەوە هیچ بڕۆیەوە وەکو تەبیعاتی خۆی، لەبەرەوە مانع دروست نەکە. هەرچەندە ئەو مانعە مەبەستەکە باشە، يعني خاصة هذا حالتي وابيست لا دتيا حاج مثلا خاصة لو آفرتان أو حالتان تجربيان بيان خوش للرمضان لقى خلقك برو جبوبن حتى عندك للزانان دلين لواني زيانية بيدبروا باشروا أو كطبيعتي خوي ليقري أو باشريش بلام هندق ما نحيا أو هر نابي بونو من مسألته زكاة ودي أصدمان قنيوا بارتها حد نصاب أصلا دوازر رجماء بس هند بارة بفوتيني شتێک لێ بکەی یان پێشان دەیانگوت بدەیە خێزانت بە هەدیە و دوایەوە زەکاتەکەی لێستێنیەوە ئەوە نابی یعنی وەکو فێلکردن لە شەرع ئەوە بۆ هەلاتن لەوەی بدەیە لە حەدی نیساب کەم بوو کەواتە من زەکاتەکەی لێ نادەم لەبەرەوە دەلێت جائز نییە. ئێمە حتا ئەو نمونەشمانەوە دەبتە لە بابی حیەل فهذا من باب الحيل كالذي يهب بعض ماله لزوجته تنقيصا لنساب الزكاة قبل مرور الحول ثم يسترده بعد الحول من زوجته هربا من الزكاة دعاء حول كلي بستينية أو طبعا نابي أو حكم الشرعي أنا برزان كباس ما كرت اشتك معناه بيدا ودري صحة الأفعال وبطلانها وبطلانها معنى مقصد ما تسيا صحة الأفعال يعني بطلان الأفعال هر بابتشي شرعي يعني هر شتك أجر وهاتو هۆکارەکانی لێ هاتەدی مەرجەکانیشی لێ هاتەدی بربەستەکەش نەبوو ئەتوو جێبەجێت کرد دەڵێن ئەو بابەتەشی ڕاستە صحیحە جا عیبادەتون صحیحە یان عەقدون صحیح هەر کاتێک هۆکارێک ناقوستان بوو ناتەدی یان بەرزی ناقوستان بوو یان مانەعەک بوو ئەتوو لەسەر ئەوەشە بابەتەکەت جێبەجێ کرد ئەوە پێ دەڵێن چییە العیبادە باطیلە یان العەقد باطل ئەوەش وەکو تێبینی ملاحەزە الآخری بین سەربەشی دووەمین لە بەشەکانی حکمی شەرعی بە ناونیشانی الحاکم ئەمە خۆتان دەزانن لە بەش یەکەمین کە لە بەشە حکمە شەرعیەکان گوتمان حکمیش خیتابی خۆی پەروەردیگار کە ئەو پێنج حکمە تەکلیفیە دەگرتەوە
أو حكم التكليفية للاي شياتوا طبعا هيس اختلافك لنوان زانانية حاكمي مطلق لبوها داناني حكم الشرعية كان شيء الله جل جلاله ياخذ بالرقاي پیغمبر عليه الصلاة والسلام ياخذ بالرقاي انه سرساوة كيديكي كالجير الروشناوي سبري قرآن والسنة كأوان سرساوي أصلنا أواني تر سرساوي طبيعية أو برياران دري أدي أو بابتلو باسكرا للرؤى أصولية أو بابتلو الرو باز نكراوا يعني قلت ما لو خلافني للرو شدي خلافك لنوان زاناني علمي أصول أوش أويا لين بيش هاتني پیغمبران طبعا پێش هاتنی پێغەمبەران لێرە حاکم هیچ بڕیارێکی نەدایە پێغەمبەریش نهاتیە سەلات و سەلامی خوان لەسەر بێ بۆ ئەوە بڵێ ئەوە بڕیاری حاکمیە لەسەر ئەو بابەتە ئەو پرسیارە لە بۆ عولەمایان دروست بووە ئایا پێش هاتنی پێغەمبەران سەلات و سەلامی خوان لەسەر بێت ئینسان پابەند دەبی ببی بە ئەحکامە شەرعیەکان نابی پابەند بیان یعنی مەسەل پێش هاتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەتوو ئەگەر بچی قەتلێک بکەی بچی زینایەک بکەی بچی یەک مەسەل مالێک بدزی درۆیەک بکەی ئایا لە قیامەت خوا محاسەبەت دەکایان نا ئەوە پرسیارێکی وەجیهە کردیتیان ئەو عولەمای ئوسوڵ لە خۆیان کردیە گوتیان باشە ئێمە لەو حالەتە دەبێ ڕۆنکەینەوە لە ئەو خەڵکە لەو حالەتە ئایا ئەوە محاسەبە دەکرێیان نا زانایان دەربارەی ئەو بابەتە بوویتە سێ مەذهب مذهبي أشاعرة مانيا مذهبي ماترودي مانيا مذهبي معتزلة مانيا مذهبي أشاعرة كأتباع أبي حسن الأشعري كالصالي سياسات بسوساري كوسي وفاتي عن كردوا وفاتي كردوا أو سدلي أو دليل طبعا ما ببيتسوانوش يك أو خراباني نكرد بس خريشي شتي باجبو دشتنا وبهشتي عنا طبعا لهورد لها تساكا وخرابا ئەوان دەڵێن حسن و قوبح ناویان لێنایە ئەو بابەتە لە ڕووی ئوسولیەوە مەشهورە لەمای ئوسول بە حسن و قوبح لە عەقیدەش ئەوە باز دەکرێت ئایا حسن و قوبح دوو ئەمری عەقلینە دوو بابەتی عەقلین یان دوو بابەتی شەرعین ئەشعەریەکان دەڵێن دوو بابەتی شەرعین لۆ دوو بابەتی شەرعین چونکە دەڵێن عەقل هەرچەندە ئینسان عەقلیشی هەبی بەڵام عەقل کە قاسرە نفس و هەوا و شەهەواتی دەکەوتەگەل تو نازانی بڵێی وەڵڵای ئەو شتە باشە من جێبەجێ دەکەم ئەوەش خراپە من جێبەجێ ناکەم لەبەر ئەوە دەڵێت دوشتی شەرعین کەوابی ئینسان پێش هاتنی پێغەمبەران سەلات و سەلامی خوان لەسەر بێ مکەلەف نییە بە هیچ حکمێکی شەرعی بەڵگە و دەلیلیشیان چییە دەڵێن خوای گەورە دەفەرمێ وەما کونا معەذیبینە حەتا نەبعەثە ڕەسوولە کەوابی ئەدی ئایا ئەوانە مەسیریان چییە و جۆرە کەسانە دەڵێن نەدەستە ناو بەهەشت نەدەستە ناو جەهەنەم لە نێوان هۆرد و لایەنە بەڵام بەپێی ئەو فەرمودەیە کە پێغەمبەر سەلەم دەفەرمێ لە حەدیثێکی قودسی سەبەقەت ڕەحمەتی غەضەبی وەسعەت ڕەحمەتی كل شەی خوای پەروەردگار دەفەرمێ ڕەحمی من هەموو شتی داپۆشیە ئینجا ڕەحمی من بە پێش غەزەبی من کەتیە کەواتە مادام تەعادل بی بە ڕەحمەکەی خۆی دایان باتە ناو بەهەشت ئەوانە پێیان دەگوترێ ئەهلی فەترە مثل لە نێوان سەردەمی دوو پێغەمبەران تێن ئەوانە چۆن مەسەل وەکو بۆ نمونە وەکو بابی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئایا وەفاتی کردی نالێم پرسیارەکە ئەگەر دوای لێی ورد بی و شتی لەسەر دروست دەبی لەبەرەوە ئاگامان لێبی گەلە جاران کە ئێمە زۆر لە ڕووی ئوسولیەوە هەندە جا ورد نەبیتنەوە هەر گەنجەک تێ و لە خۆی نییە نازانی لە شێیان ناو حەدیسێک دەینەوە شتێک دەینەوە هانەیەوە جون بۆی دەدا و نەبرەمانیە شارەزانی تو ئاگات لە خۆبی ئەوە بابەتەکە زۆر وردە تەوان ماجستێر دکتۆرا بە سەدان کتێب لەسەر بابەتە نووسرایە خۆشتەکە ئەمە لێرە بە پەڕێکمان نووسیە یعنی ئەو پەڕێکی لەوانە 100 پەڕ بی يعني ئەوانە ئەو عولەمانە خوان ناندیکی دێخوا خێریان بنووسی هەمووش بەڵگە و دەلیلی خوانەیە مفکریان کردیتەوە یعنی چۆن ئەو شتانە ئێمە بێن بڕیار بدەین لەکەم خۆمان بە هەر حاڵ ئەوە ئەشعەریەکان وا جوابێ خوان دایتەوە تەواو بەرامبەر ئەشعەریەکان بەڕێزان مەذهبی معتەزیلەمانەیە کەوانە ئەو مەذهبێکی زۆر عەقلی طبعا دوای لۆتان باز دەکەم يعني ما هەندە جار ئاگامان لە خۆمان بیان ئاگامان لە خۆمان نەبی هەمومان مقەلیدین بەڵام بەتحی خۆ نەکەین يعني ئەو هەراهۆریای ئێستا شتێ هەر لەسەر ئەو ڕەیانەیە بەڵام کەس نالێ ئەو ڕێیە هەریەکە خۆ دەکاتە پاڵەوانە کە وەڵای ئەوە ئەمن شت دەزانم و ئەوامە ناوانەی نییە
حتى قناعتها نبي بلام يق قانون ورقرين هلا بروش ترجع الرئيس سيم دا كينيستا دائما أمن زور زاد لهم لإسلام إفراط وتفريط إسلامي لنا بردي لوتي هاتيا يان زيادة الروي يان تون الروي يان شلجيري أو وسطك أخيرك كأفضلك أو أحسنك يعني لبروت دائما كزور تنبي لو بارا زور سيرة يعني لبروا أو بابتي أشعرية كان أقل زياد لحد بالروي يعني خليك بدم تعطيلي وظيفة عقل لك يعني زور عقل نيت بالريال لسه زوج تامده بلام اگر بي سر مذهبي دوامك كمذهبي معتزله كان كاتباع واصلي كري عطايا كسالسة سويشي كوسيو فاتي كديا وهرا عملي كري معي سالسة ثلثاري كوسيو فاتيان كديا اوان سط هشتاب لا عكس اشعريه كان دلين الحسن والقبح عقليا تاو كواتا اواني بيشادني بيغمبران صلاه والسلام اخوان لسروي اوي عقلي سليم انسان بخراپەی دانابی ئەنجامیان دابی دەستە ناو جەهەنەم ئەوەی عەقڵی سەلیمی ئینسانیش بە باشی دانابی ئەنجامیان نەدابی دەستە ناو جەهەنەم ئەگەر ئەنجامیشیان دابی دەستە ناو باش ئەوە دەڵێ مەواین خوای گەورە ئەو عەقڵە باشەی دایتەما باشە کەسێ نەزانی درۆ خراپە کەسێ نەزانی زینا خراپە کەسێ نەزانی خیانەت خراپە غەش خراپە کیبر خراپە بەرامبەرەوە کەسێ نەزانی مەسەل تەواضع باشە ڕازگۆیی باشە يعني همو خلقي دلي بعقلي خوي دزاني لبرو ما دام بعقلي خوي دزاني تواو كوابي بلام تجاوز يمكن برزا تجاوز ليش دبي كأوهان قد أجل تجاوزته كل شيء خرج عن حدي انقلب إلى ضدي جيشنا أو حد دلين كوابي شريعتي خواي ورا أجر دعاء هات دبي واجبة لسر شارعي بالنواجبة لسر شارعي أوي كوا عقل دلي باشا أوش بلي باشا أوي عقلش دلي خرابة دبي أوش بلي خراب يعني كواتل لو أتايش لي وايلات كأنما عقل معصومة أخر أوش زور خطرة برزان آقاتا ليبي أوسر شي بو استحدا سدرزبو ها تسن خطرة آقا مال لخوما نبي هريكو للروكو تسن خطرة حداثة من قال زادهم جماعتي بيموابية سدرزبن يعني بي أوي هرسندا حتى معتزلة قصة علمي أنا أبو أو أنا أسب بي علميش أو ناكري لقد عقل إنسان ناقنزي أو شون دبي أو اشتوابي أو ناكري قريمان وابو أو اشتوابو يعني تماشا ميرات كاتي خود دبيك بولا برو الجن إيش يعني ذكر أو زهري موظفة معاشي لو أنا لويدي زياتر بي هابنا عقل اگر بس بدوي اوي داسو طبعا خوش عقلك ناقصانا اگر وانيه كجن بيشان اشيان دغ او ايش دايك شو بلكي منو دا بيري مدك صدق لا شيء او موظفه يسقر السربو بس بربي ساسي سال بقروا يعني شان بشاني او بيا ولا بياني بيشي بياني دوان بياني دردسو اگر لا چی دەڵێ يعني لا مەلۆکردن بی قرشوشت لە دوای پیاوەکە هەڵبگرتەوە لە دۆشینی مەڕوومالاتەکەی بی لە پاکردنەوەی نامال بی بە پێچەوانەوە لەگە پیاوەکە داهاتەوە پیاوەکە لە خۆکاندێک ئیسراحەتی دەکەدا و دەست و شیوی لێ دەنا ئەو بانگی منداڵەکەی دەکرد و شیریشی دەدا منداڵەکەی يعني بەقەد 2 ملیۆنی موظفەی ئێستا ئیشی دەکرد بەس مەقسەدەکەی ملێ ئەوەی بەرزان ئاگامان لێبی يعني ئەو بابەتە کە دەلێن بابەتەشی گرینگە لەو ڕۆوەیە يعني لبرو اوان وان لهات لاخيريكا طبعا دعاء هم زاري جوانه بون بلام دعاء شتيشان لي او زماني باشتر بو اوش او بوغوتيان شارع دبي اقا عقل ما بلي او باشا اوش بلي باشا بلام اديغر نيغو باشا اوان دلين تسليمي شارع دبي عافيه بلام معتزله يسدلين تسليمي نابين يعني او مصيبتي اوي استا ايش خربت لليوان اوان دلين ايما دلين وايا على الأكثر دلين عقلي ما تسيب ليت لباشا وخرابة الشارعيش أو هذا اللي دواي بلام دلين أقو بسعر اللي عندك دلين باش أقدي وهذا نسو دلين أو الشرع دلين أو تو بلام أواني استا دلين نخير أوي عقلي ما دلين أو تو بلكو أوي الشرع قوتيتي دبي بيقورين أو حداثي استا وايلتي يعني أقدتون زور أقاد لخود نبي يترواني أو يتريش أقر حرب ليز وظيفة شينية أواني لبرو دائما الرأي السيمين زوجة العلماء ترجع كان كمذهبي ماتريدي أتباعي أبي منصوري ماتريدي كأئمة حنفية للسروانا أوان سدلين أوان هردو لا عندينن
دلين إما دلين حسن وقبح توشي عقلية راست عقلي إنسان إدراك دكا خوا يرون نعمة تجوري دايتي إنسانية قال إنسان بير كاتوا زور لدي نفسه هواي خوينا سيدا زاني كام شلباشا كام خرافة بلام دلي أما وكو معتزلة كان نالين واجبة لس شارع أو عقلي مدلت أو هاي أو جدي بزي بكري نالو أنا قالك زاروا دبي عقلي ما خطأ الرازناكا أو مذهب ما مناوان دي برزان واي كيرد سبكات زور تردق كان تحليلك يعني زورت له صدقه كان رابوس هلا بروش يسمى مذهبي حنفيه كان زياده مذهب كان دي هرسندا او بابتي درو دريجه قبستناو يعني هرسه مذهبي دي مذهبي اهل حديث مشهور مذهبي اهل حديث او معناه واش نيه قالت لبي يعني هيس عقل بكارناين او نكي او تمت بيننا بال بلا وكم مذهبي اهل الرايين يعني كأو مشهورة بمذهب أهل الحديث أو مشهورة بمذهب أهل الرأي أو هلش زور جوري بلا مذهب أهل الرأي وازيا لدقة كاننا أوش هلش زور جوري بلا مذهب أهل الحديث وازيا لعقلنا بلام دتواني بلاي زياتر ميلي مذهب أهل الحديث بش بستان بدقة كان بوا لقل بكاريناني عقل بلام أواني تر زۆرتر ڕاوەستان لەسەر عقل بووە و ڕەئی و ئەوتر بینن و حتا لەبەرەوەی لە فقهی حەنەفیەکان فقهی ئیفترازیان هەیە ئەگەر وابوو ئەگەر نەکردەکرانی قەناعەتان نەبی ئەبوو حەنیفە پێشی 1400 و تقریبا چەند ساڵە یعنی لە 180 وەفاتی کردیە ئەو کاتی گۆتیتی ئەگەر باڵندەشی گەورە هەبوو ئینسان لەسەر پشتی سوار بوو بە عاسمان ڕۆیشت بەسەر چیا عەرەفەیدا ڕۆیشت مدەی مەبیتی بعد الزوال و پێشی مەغریب و دوای مەغریبەکەی لە بۆ دروست بوو عەرەفەکەی لە عەسێبە دەڵێ حەزەکەی دروست یعنی مە ئێستا لەسەر ڕێی ئەو زانە گەورەیە دەڵێن تارە ئەگەر لە عاسمان ڕۆیشت ئەگەر گەیشتێ موازاتی میقات دروستە نیەتی بینی يعني تەماشاکەیکەوە لەوانەیە لەو سەردەمی ئەگەوا با قسە بگوترا خەڵک پێی پێ بکەنی بە ئەرێ با نەعامەی بین خۆ نەعامە نافڕی هەچنی ئەودی نییە ینی بچنەوە باڵندەی وا هەیە یعنی حەچیە بی ئینسان 100 کیلۆی هەڵناگری بەڵام ئێستا ئەو تایارێک دروست بووە نە 100 کیلۆ یعنی 1000 کیلۆ 10000 کیلۆش لۆ هەڵدەگری کەوابی لێرە ئەوەشمان ئاگا لێبی لەبەرەوە ئەو ڕەئیە الحەمدولله ئەوە دەتوانم بڵێم تا ڕادەیەک دەلێت وایە حسن و قوبح عقلیە دەبی بەکاری بینین استیفادەی لێ بکەین بە تایبەتی دەربارەی ئەو شتانەی کە دەقی لەسەر نەبوو بەڵام واجب نییە لەسەر شارع بڵێن ئیلا دەبی وابی کاتە لێرە گەوشتنەوەگەل ئەشعەریەکان بەڵام هەر سێ مەذهب لەسەرەوە متتەفقن دوای هاتنی شەریعەت هەر شتێک مخالفی عەقڵمان بی دەبی بە دوایریدا بدەین چونکە ئەو وەحیە نەک وەکو باسم کرد ئەوانەی ئێستا جا ئەوە پێم خۆش بوو ئەوە زیاتر دەربارەی حاکم ئەو تێبینی ملاحەزانە بزانین طبعاً ئەو بۆ چونانە ئەو تێگەیشتنەیە ئەوە ڕەنجی دایتەوە لە فەقه و لە وردەکاری فەقه چۆن تەعامل لەسەر مەسەلە جزئیەکان بکەین بەیتنە سەر بەشی سێمین کە پێی دەگوترێ المحكوم فيه المحكوم فيه چییە بەڕێزان هو فعل المكلف الذي تعلق به خطاب الشارع اقتضاء أو تخييرا أو وضعا ئێمە گوتمان حکم خطابەکەیە دەڵێ ئەو شتە دەڵێ حەلال وایە حەرام وایە واجب وایە سونەت وایە ئەدی محکوم فیه چییە کە دەڵێت حەرام وایە واجب وایە ئێدی باشە کە دەڵێ حەرام وایە یعنی حەرامی شتێک یعنی فعلك یعنی کارێک یعنی محکوم فیه ئەمە لە بەشی حکمەکە زانیمان ئەو شتە چۆن دەزانی شتێک حەلالەیان حەرامە یان سونەتە یان واجبە لێرە لە بابەتی محکوم فیه دەبتە فعل ئەو گوتمان ئەومان زانی ئێدێ باشە ئێستا ئەومان زانی تێن دەڵێن ئەرێ ئاوە حەلالەیان حەرامە بەپێی ئەو قەواعید و زەوابتانەی با بڵێم ئوسولی داینە ئەگەریمان گوتمان ئەو فعلە حەلالە جا لێرە زانانی علمی ئوسول هاتینە باسییان لە چ کردیە لە بواری فعلەکە لە دوو ڕۆوە باسییان کردیە لە ڕووی یەکەمین تاوەکو ئێمە پابەت بین لە ڕووی شەرعیەوە گوتیتیان دوو مەرج زۆر مهمە طبعا مە لە دوو ڕۆوەتین تەماشای المحکوم فیه دەکەین لە ڕووی یەکەمین شروط و صحەتی التەکلیف بها مەرجەکانی پێویست دەکات لە فعل بێتە دی تاوەکو من تو مکەلەف بین یعنی هاتا ئەو مەرجانە لە فعلەکە کارەکان نێتە دی من تو لە ڕووی شەرعیەوە مکەلەف نین پێ ئەوە لەو ڕۆوە
للروش دي بازكين دواء من جهة إضافة الفعل، يعني أو فعل يد دريتا بالشيء أو دواء بازكين بين سرية كمكا شروط صحة التكليف بها دو مرسى بيزدك على فعلك بيت دي للرؤوس اليوا إن زمنت بابندين بي يكمين أن يكون معلوما للمكلف علما تاما دبيت أو فعلا أو كارا مكلف آقاداري بي هبي آقاداري شي تواو لو تشكو باسم كد وما كنا معذبين حتى نبعث الرسول إخوة من أقشتق نزانم كش شارع تكليف دكابي لا يكلف الله نفسا إلا وسعها لرب سيارك تتدي دلي باشا كوابي ئاگەر یەک نەخوێندەوار بوو نەشارەزا بوو ئێدێەوە علمی خۆبەشتەکە نییە ئاگاتان لێبی زانایان دەربارەی ئەو بابەتە دەڵێن ئەو مەرجە موسڵمانانی دەوڵەتی ئیسلام ناگرتەوە بەڵکو ئەوانەی لە دەرەوەی دائیرە و بازنەی ئیسلامن و عادیث الأحد بالئیسلامن تازە تێنە ناو ئیسلام وانە دەگرتەوە ئەدیە موسڵمانان دەڵێن یە ناو دەوڵەتی موسڵمانان هەموو کەسێک دەزانی کە بوو موسڵمان هەتا گەورە دەبی لەگە دایک و بابی و پابەند دەبی دەبتە 15 ساڵ لەوانەیە 50,000 دایک و باب گوتی ئیسلام یعنی پابەندبوون بە شەریعەتی خوا ئێ باشە مادام گوتی پابەندبوون بە شەریعەتی خوا من معاملەک دەکەم نابی بزانم ئەو معاملە حەلالە یان حەرامە دەبی ئەو پرسیارە لە خۆم بکەم ئێ باشە ئەو پرسیارە لە خۆت نازانم ئێ نازانم ئێستا هەر ئەوها بڕۆی 20 مەتر دەگەی مزگەوتێک ئەوها بڕۆی دەگەی مزگەوتێکی ئەوها بڕۆی دەگەی مزگەوتێکی ئێستا حالیان هەر ئەوەش نەما هەر لە ناو مالە خۆت بە خەتەکەی خۆت بکەوە یان مۆبایلەکەت دەست لێ و دەزانی لەبەرەوە زانایە قاعیدەیەکیان دانایە چونکە لەوانەیە پرسیارەت لێ بکرێت لە ڕووی ئوسولیە بدە باشە ئوسول نالێ دەبێ عیلمی تامت پێبی ئێخۆ من باشە ئاگاداری پێ نییە ئێمە دەڵێن کە ئوسولی قاعیدەیەکیان دایانە گوتیتیان لا يصح الدفع بالجهل بالأحكام في دار الإسلام جائز نییە خۆ بپەڕێنیەوەیان ڕابکەی لە شتێک بەهۆی نەزانینەوە لە دارالئیسلام چونکە دارالئیسلام جێی نەزانین نییە خەریکە ئێستا بڵێم عولەما لەوانەیە ئەو قاعیدەی جێبەجێ بکەن لەسەر ئەوڕۆپا و ئەمریکەش نەکی لەلەوێ لەسەر وڵاتەکان دیش لەو وڵاتانەش بەڵام هێشتان لەوانەیە وا نەبی هەموو خەڵکێک بزانی بە تایبەتی ئەو وڵاتانە بەداخەوە بەخۆ دەڵێن دێموقراتی و ئازادیە بەڵام ئیعلام لەسەر ئیسلام و با بڵێم ئەوانە کەمتر مەجال دەدەنە موسڵمانان وەگەرنا لە ترسیەوەی زۆر ببن بە موسڵمان یعنی لەوانەیە ئەو ڕێگایە وا نەبی وەکو ما کورگۆتەنی دەنجێ دۆلێ لە دوور خۆشە ینی ئەوەی چیتە ئێرێ دەزانی ئایا چەند ئەو مەجالە وانترەوانی نییە بەڵام ئەگەر گریمان سەردەمەکات و زوروفەکات و ئەوش هەم واڵا بۆ هەموو خەڵکێک زانی ئیسلام و دینچیە ئەو کاتی ئێمە و قاعیدە خەریکە بدەم نامینێتم چونکە هەموو خەڵکێک دەزانی بەڵام ئەگەر وانە بوو نادەکرێت حتا دەژێڕنەوە دەڵێن یەک لە هەند بوو موسڵمان یعنی نەزام چەندە ڕاستەیان نا بە هەر حال کاتێکەوە جوانە زۆر دقیقن زۆر غەریبن هەکە گوتی لا ئیلاها ئیلەڵڵا دەگریێشە خۆ هیچی نەزانێ لە ئیسلام یعنی ئەوەندە بە تامەزرۆیی تێتە ناو ئیسلام زۆر حەز دەکات لەزەتێک و خۆشیشی وجاکە دووسێشتی ئیسلامی لۆ باز دەکەی زۆر مرتاح دەبی بە هەر حال دیارە زۆر متەئەسر بوو بە ئیسلام دەوڵەمەندیش بوو لۆ ڕۆژێ پاشر وتی وەڵای هەدیەک ببەم لە بۆ ئەو مامۆستایی کەوا من بوو هۆکار لە بۆ ئیسلام بوونی من یعنی لە دەرکەی دەدا مامۆستاکەش وتی بەرێ برام فەرموو تی وەڵڵاهی لەبەرەوە من تو منت ڕزگار کرد لە جەهەنەم و لەو ناخۆشی و ناڕەحەتی ئەو گاپەرستیەوەوە مەمنونی جەنابەتم هەدیەکەمیش لە بۆ تینا لێم قبول بکە ئەوش گوتی بەڵێ برای بەڕێزم هەدیەکە چییە تی وەڵڵاهی باشترین جۆرەکانی ویسچیە مەی لە وڵاتی خۆمانم لە بۆ تینایە بە هەدیە یوتی بابە خەوەر حرامە لە لای ئێمە چۆ باش ئەخەما بەسم لێ ئەوە نازانی یعنی ئەوە خۆ جارێک نوێژش نەکە هەتا فێری نەکەی نەزانی ڕۆژیش نەزانی زەکاتیش ئەوە دەبی فێر بکرێت کە فێر نەکرد ئەوەیە کە دەلێت ئەن یەکونە معلومە للمكلف دوو أن يكون الفعل المكلف به مقدورا للمكلف أو فعلش دبي لدى صلاة وتوانا إنسان دابي هر كاتك لتوانات دانابو أو ناكري لبرو لجير مرزي دومين دو قاعدة دانرا يك لا تكليف بالمستحيل حيث تغنيا بي بقول التكليف أجا مستحيل بيشتكى زا مستحيل دو زور معناه يبرزان مستحيل سواء كان المستحيل لذاته اشتكى مستحيل ولا خد يخو كالجمع مثل بين النقيضين
دووشتان کۆ بکەیەوە ئەو دووشتە عەکس یەکبی کە قەت پێکەوە کۆ ناکرێنەوە یەک پێ هۆرکان پێکەوە کۆ بکەوە بمرە و بژی وانە دانی شەو هەلستە شەو ڕۆژبی شتیوانێ نییە یعنی ئەوە پێ دەڵێت ئیجتیماع نەقیضەین ئەگەر یەک داوای شتێکی وای لێت کرد ئەوە معنای وایە ئەو شتە ناکرێت و نابی دوو ئەو کانە مستحیلا لغیره هەندێک شتەیە مستحیل نییە لذاته بەڵام مستحیلە لغیره یعنی لەوانەیە بڵێ احتیمالە جێبەجێ بکرێت بەڵام لە واقعدا مستحیل ئەوە جێبەجێ ناکرێت مەسەل کە طەیرانی بیلا ئالە فرین بەبێ ئالە تووشت یان کە حەملی الجەبەلی المەسەل عەظیم چیایشی گەورە هەڵگرا لەوانەیە گە لە زامجا فلان کارتۆن وشت هەیە ئەو چیایە بلکی بەس ئەو واقعی نییە لەبەرەوە بەڕێزەنا تەماشاکەین دەڵێن دایشی حەبیبی نەجار کە ئەنەما عیلمی ئوسولی خوێندیە کوڕەکەی کە دەڵێن ئەوە گۆتیتی نازان مەلیکە زاڵمەکە ئەو شەو هەتا بەیانی وەم لەو بکا و شەوش دەکا بتێتەوە غەمبار و دایشی گوتی بۆ غەمباری تی وەڵڵا ئەوە ئەو مەلیکا و داوای ئەو شتەی لە کردی مەگەنا لە سەرم دەدا تا بەیانی یگوتی بابە ئەوەی مەلیک داوای لێت کردیە خوا داوای لێت نەکردیە خوای گەورەش بە مەرز دای نەنات چکە لا تەکلیفە بالمستحیل ئەو مستحیلە بالی غەیریش بی لذاتی نەبی حەل لەبەرەوە حەجێژ مەدێ ئەو جە مەسەلە مەشهورە دەلای حەبیبی نەجار بنوە وەکو جار خوایەکەوە دەرکە هەزار یعنی ئەوها ڕێشیان کردیە ئەوە ئوسولی خوێندیە شارەزایە دەزانی نابی شت نییە چکە لا یکەلیف الله نەفسا إلا وسعها فعلا دەنوی وەکو جاران و بەیانی لە دەرکەی دەن لە زیاتی بڵێن وەرە شتەکانت سلێ کردیە قەنەفەی مالێ مەلی شێنە وەرە تابوتێک بۆ مەلیشی دروستکە و مردیە و ببینە سەر قەبران مەبەستەکەی من لێ بەڕێزان ئەوە مهمە جا ئەوە دەبێ قاعدە یەکەمە قاعدەی دووەمین لا تەکلیف بما لا يدخل تحت إرادة الإنسان ئەو شتەش ئینسان پێ مکەلەف نابی ئەوەی نەکەوتە ژێر ئیرادەی ئینسان ئەوش دوو شتە یەک کە تەکلیفی أن يفعل الغير فعلا معينا یەک لەوان ئەوەیە تەکلیف بکەی تەکلیفی لێ بکەی بڵێ بڕۆ دەبی فلان کەسە ئیلا و کارەی بکە ئخۆ فلان کەسە من نیم ولا تزر وازرة وزر أخرى ها بنە لە ڕووی ئوسولیۆ بزای ئەوە گەلە زارە نەفەرێک ڕای کردیە دەچن برای دەگرن ئەوە نابی ئەوە مخالفەی دین و شەرع ئەوە لە ڕووی ئوسولیەوە تو مکەلەف نی بەو بابەتەم چی بکەم یعنی مەسە برامە خزممە چی دەکە کەیفێ خۆیتی یعنی لەناو کوردەواری خۆمان گەلە زارە نەزانی دژمنداری وا دروست دەبوو برای یەکێکی کوشتێ دەچن پێدا داهاتن لە بنەمالەی جاریە وڵا شێتیان کوشتیە ئاگەی لە هیچ شتێک نەبووە ئەخر ئەوە لەبەرەوە لە شەرع و دین حالی نەبوونە ئەوە بابەتی فقیە بابەتی فقیش ئوسول داینایە ئوسولیەکە دەلێوانیە لەبەرەوە لە ژێر ئیرادەی تو نییە مادام لە ژێر ئیرادەی توێنە نابی شتێکی دیش بەڕێزان لە ژێر ئیرادەی ئێمە نییە خوا محاسبەمان نەکە لەسەر پێی دەگوترێ الئومور الوجدانیە ئەو شتانەی قەلبی خۆشەویستی ڕقلێبوونەوە لە بیرچوون دڵخۆشی عاجزی ئەوە لە دەسەڵاتی من و تودا نییە لەبەرەوە هەر شتێک لە دەسەڵاتی من و تودا نەبوو ناکرێت يعني حتى لبرو زانان دلين أو آيات درباري فرجلي ولن تستطيعوا أن تعدلوا بين النساء ولا حرصتم دلين ما بس ليه ميلي قلبية كيا أجانا لا ميلي بلاني ظاهرية كخلق دتواني أو خانيك بوي ترتيب أو بوي أو معاشة بين صلوتو هم مش شيء زور زعمت نية روجك بالرويرة روجك بالرويرة بلام أوي مشكلة كلا شين ده أود وشوي خوش بوي أو نبي هلا بروش پیغمبر علیه الصلاة والسلام بەشی یەکەمی سەد جێبەجێ دەکرد تەنانەت تاتە سەکەراتی مردنیش کە زۆر جاروا دەبوو لەوانەیە هۆشی دەڕۆیشت یعنی سەری بەرز دەکرد دەگوت لە شێم لە ئاخری لەو کاتی دەمن ژنی جوانە هەتا ئەو وەختیش ناگوت بابە دێ وەرە بەجێیەکی لە بۆ دانین ئەو کاتی هەستیان کرد وتیان بابە وەڵڵای ئەوە ناکرێ فەقیرێەوە خەریکە مردن هەرچەندە لە خۆشەویستیش بوو لە بۆیان با لە جێگایەکی دابنین و ئەوە مالی عایشەی لە هەمووی باشترە چونکە هەست دەکەین بە مەیلی قەلبیەوە لە هەمومانی خۆشتر دەوێت فعلا وا بوو ئخوای گەورەش لێی ناگری هەر لەبەرەوە لە حەدیثی صحیح هاتووە دەیفەرموو اللهم هذا قسمي فيما أملك فلا تلمني فيما تملك ولا أملك إسماعيل القاضي دەفەرمێ عن القلب وهذا في العدل بين نسائه
يعني لمسألة ميل قلبي لدى الصلاة إنسانية يكد يشو خوش ده رقزيات ليك دبتوا بهوي كردوكاني بهوي خودري خصنوي يعني زبونوي لا زنابت كوابي برزان دبي أومان أقالبي أو موضوع بابتا بيويسا وكم مرزة لبيتدي أو كاتي مدلين للروي شرعية وبابن دبين بو بابتا يان بابن نابين بو بابتا يعني هو فعلك دبي أو مرزانا بيتدي ليرة بسيارك تتعارى دلين باش ما وستا أوي تقوتين الشاق من الأعمال دقرتوا أجر اشتق قرز بي أوش لون وعانية ذاك وتجير دا صلاتي أما دلين قرصاتي دزورة قرصاتي معناها قرصاتيك معناها المشقة المعتادة لابد من تحملها يعني عندك فعل هرب خوي مشقتي لنا وبالروج دبي برسيد دبي نيوش دكي كات دبا واني الزكاة دبي حب خوشويسي دنيا بشغل لنا ودلي خود دربيخي زازانا قوتيتيان أو المشقة المعتادة من لابد من تحملها وكو دزنيوش بونيوش دزستانا بالرجبون لا هاوينان أو اعتيادية مشقة دوامين دليل المشقة غير المعتادة وهي المشقة الزائدة التي لا يتحملها الإنسان عادة بلا مستحيل نية برزان أقاتا ليبي مشقة قرصة بلا مستحيل إشنية أو مشقة إما تسبكين زانان قوتيتيان أو مشقة دبتسيبش كقرصة إنسان زور عزيز ددا وكويا كمكانية بلين بس رايته وبا عبادتك ومزبورين ما زي بكين خور راقر دبين أو بالروجي دبي برسيد دبي تاني دبي مشكلة نية دزنيوش دستيني سرما تحمل لكي بلام أويترنا مشقة قرصة ناقة مستحيلي بلام زعمتها دبتا سيبش بششان مشقة غير عادية تطرأ على الفعل بسبب ظروف خاصة بالمكلف مشقك بردوام نية زار تشد بي مثلا لكاتي سفر تشد بي لكاتي نخوشي تشد بي أو ليرا شارع سيدانا شتشي دانا بناي الرخصة دلي اعتيادية الرخصة تكم لبود دانا ما دام حالة شي تايبتا نخوش كوتيتي حفتك لو حفتينات واني بالرجبي فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر با لكاتي شديكا شرنية إلا ألو كاتبي مشكلة مانية أو الرخصة دانرا لبقوا زوري دوامين مشقة غير عادية ولكن لا بد من تحملها هند مشقة هي برزان عادينية أساينية بلام دبي إلا تحمل بكين كفرض كفاية أو فرض كفاية غير كزنك شتشي قورتر دفوتيني أو زهادة أو قضاوته نابي كذب أو جنازة بخاك دسبيري شتك يعني حالتك تتسر زعمتها بلام زعمتك أجر كزنيك مصيبتك زور قورتر دبي زاري وادبي نفير عامل أبو همو حرد بي همو خزبك وخلش غزيست حرد بي همو خوب دي بري همو هاتنا ومالت سيدي لك عويلة توانا دا دبي بكي انفروا خفافا وثقالا لو تسكتوا أجر نيكي شتشلي لو خرابترد بسرتي أواش حالتي دوما حالتي سيمن برزان مشقة غير عادية لا تتأتى من ذات الفعل وطبيعته وإنما بسبب المكلف نفسه مشقش غير عادية شارع لبوتي نينا بهوي فعل كنيا خد عزل خد شي أو بكي أوش غير زائزة إسلام لبوي ناتي حديثك كابرا قوتيان لبر روجبو تأوى سيوتي أول نظري كجديا بر روجبي ولبر روججبي وقصان لقال كسجنك فرمي به النوا بابيته بس بري قصان لقال خلشش بكا بس باب الروجيكا مشكلة نية بلام أو دواني دي تو مشقة غير عادي ديني سر خود نابي يا صوم وصال أمن بردوام بالروجي ده بمو فتار ناكم يان شو همو شو نيجيبكي همو بيك زايد أو لزجاي خوينية أو أنا زايزنية قال زاك زور كسيك وإلى علم أصول شاعر زانية بناء عبادة الشد نازم خلوي لك مسو تند ما باكرك قصبك ويجي موانية عبادة كي پیغمبر عليه الصلاة والسلام ما يكرديه زانيت ما مجاهدة نفسها خلواتها أو بكا بلا مشتك بكاي دواي دو مانجديكا وكو فاقد لبي أو زاري ما في آفرة وخزان لسر دبيتو ما في غيري خود لسر دفوتيني شون دبيشتيو أولا زيغاي خوينية آخر تورة برزان لا درسي أو ربشي دو مكلو درسي داتوال دقل إن شاء الله تحمل المشاق للمصلحة يك ملاحظة قرينجا دلات
هەلگرتنی مەشەقەتی زیاد لە حەد لەبەر بەرژەوەندی و مەسلحەت زائیزە ئەویش بەداخەوە لەو سەردەما عەکس بوویتەوە دەڵێ ئەوەش لەو شێ زائیزە لۆ سەرکردەکان کە ئێستا بە پێچەوانەوە سەرکردەکان لە ناو خۆشیدان زەخەڵ ناو ناخۆشیە دەڵێ ئەوە دەبی تەماشا دەکەی مەسەل عومەری کوڕی عەبدولعەزیز چ لە خۆ دەکا حتا ئەو چار خەلیفە پێش ببن بە خەلیفە سوبحان الله وەزعیان زۆر باش بووە کە دەبن بە خەلیفە بە پێچەوانەوە یعنی لۆ چکە ئەوان قوتابی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وەسەلام خۆ پێغەمبەر سەلام خومس داهاتە دەستی لەو خومسەی ئازاد بوو حتا یەک لە ئەهلی سیرە دەڵێ بەس لە غەزای حونەین 3000 حۆشتری بەبەرکەوت 8000 مەڕی بەبەرکەوت یعنی هیچی نەدەیناوە مال هەمووی دەدا خەلکی دیکە حتا خێزانەکان لەو کاتێ ڕخنیان کرد دەیگوتیان ئەی پێغەمبەری خوا هەتا نەبوون بوو مشکیلە نی ئێستا خەڵکم دەوڵەمەند بوو ئێشتێکی لە بۆ خۆ بینەوە ڕاست بڕیاری دایک ما قسەی لە کەس نەکرد دعاء قرآن تدخلي كده يا أيها النبي قل لأزواجك إن كنتن تريدن الحياة الدنيا وزينتها فتعالين أمتعكن وأسرحكن سراحا جميلا وإن كنتن تريدن الله والرسول والدار الآخرة فإن الله عد للمحسنات منكن أجرا عظيما لبروقت يورن فرما وآدا بس أو هالقل من دجين أو سيد القوم خادمهم دبي براغورة ببتزسر خلق بسر دا برا ألو كاد براغورة أو كاد خلق خويل بكشتن دا أو كاد خلق دبيت بقرباني فداك أبي وأمي يعني أسارك يا سنة من تحقيق منكر يا سنة ضعيفة ويا الراستا يعني دلين دجرنا واني إن شاء الله قد زنابتن بتوان لدو أوي باسم زان سنة الراستا أنا دلين زاير شان عبد الله كوري مسعود زياد لحد بطاقة دبي لبرسان يعني بردي دي اختار بن بشتين دي خوي ديارا وضعك وضع شيء هندز حالتي تايبة بو النبوني بوا دست خدمت بيان صلى الله عليه وسلم اي پیغمبري خو او هام دياتيه حزنيه او فرم بشتين دكي دكاتو بردم لبن ايردانه دلين بيان صلى الله بشتين دكي لا دبا دو برد لبنه يكي شي بيددا دل او بردي دو من كدامن او طاقشي معنوي هذا شي معنوي او دبا قوتي دامي دروج جنانه هكا اتو او هابي خلاص يعني كوابي تمشاكل برز أومي زال ليرة دليل تحمل المشاكل المصلحة أو درسته يعني قا حالتي شيء واحد بتبو خلق ساود لي بكا ببيبا براغوري خلقك أو مزالي تهيا أو بشيء دوامين كبيوندي بفعل ولا بو درسي دات ولا إن شاء الله تعالى وآخر دعوانا الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين.